بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بینەرانی عزیز و خۆشەویست من دانا محەممەد ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی ئەمڕۆتان پێشکەشەکەم و هێواش نزیکە بینەوە لە وادەی دیاریکراو بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کە بیستی مانگی دەی ئەم ساڵە بێگومان چەند ڕۆژێکی ترەکەوینە بانگەشەی هەڵبژاردنەوە گرنگە باس لەوە بکەین کە تا چەند دەنگدەر و هاوڵاتی بەشداری لەم پرۆسێدا بکات گرنگی خۆی دەبێت ئایا بزانین کاتێک بایکۆت زیاترە بێت یان بەشداری زیاترە بێت لە سوود و قازانجی چلایەک و چبەرەیەەکە با بزانین تا چەند ئەوی کە دەوترێت هەموو لایەنە سیاسەکان وەک یەکن هیچ فەرقێک لە نێوان ئەم لایەنە سیاسیانەدا نییە هەمویان وەکو یەکن بزانین ئەمە قسەیەکی ڕاستە یان تۆمەتێکە و ئاڕاستەی هەبوو لایەک ئەکرێ و لایەنەکانی دەسەڵات لە با بڵێن تەرویجدان بەمە ئەیانەوێت کە هەموو لایەنەکانی دەر وا لێ بکەن کە لە ئاستی خۆیانە یەکسانیان کەن لە گەندەڵی و لەو فەزاحەتی بەسەر هەرێمی کوردستانیانە هێناوە. خۆشەویستان لە ئەڵلقەی ئەم جارەی بەرنامەی ئەمڕۆدا میوانداری هەرێک لە بەڕێزان مەڕوان گەڵاڵی ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی کۆمەڵی دادگەری کوردستانمان کردووە کە بە سوپاسەوە لە سۆرانەوە ڕاستەوخۆ لەگەڵماندایە هەروەها لە ستۆدیۆ میوانداری زۆر بەڕێز جیهانگیر ئەحمەد شارەزای بواری هەڵبژاردنمان کردووە کە بە سوپاسەوە ئەویش لەگەڵمانایە. کاک جیهانگیر بەخێر بێت. زۆر سوپاس بۆ بەڕێزدا. با بچمە لای میوانەکەمان لە سۆران مامۆستا مەڕوان. مامۆستا مەڕوان سڵاوی خوات لەبێت دووبارەوە خێر بیت لە جەنابتە پرسم گرنگی پرۆسەی هەڵبژاردن لە چیدایە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على محمد وعلى آله وصحبه ومن والاه. سلامی خوا لە برای بەڕێز و خۆشەویستم کاک دانا و مامۆستا جیهانگیر خوای پەروەردگار پاداشتان داتەوە و لە شاشەی ئێوەشەوە سەڵاو لە سەرجەم خەڵکی کوردستان دەکەم و خوازیارم ئەو هەڵبژاردنە بێتە مایەی خێر و خۆشی بۆ میلەتەکەمان و گۆڕانکاریەکی جەزری دروست بێتن لە وڵاتەکەمان. کاکە داناجیان مەسەلەی هەڵبژاردن شتێکی گرینگە لە ناو وڵاتێک لە ناو میلەتێکە میلەتەکەی هۆشیار بێتن و هۆشیاری میلەتەکە ئەتوانم بڵێم بڕیار دەداتن لەسەر چارەنووسی هەڵبژاردن و هەڵبژاردن بە ئاقارێکی باش دەباتن. لەبەرەوەکە تەماشەکەین هەم لە ناو موسڵماناندا ئیهتیمام بە ئەرچی تاک دراوە و ئیهتیمام بە بەرپرسیارەتی دراوە کە ئینسانی موسڵمان خۆی لە بەرپرسیارەتی نەشێرێتەوە نەدزێتەوە و خۆی تەسلیم بە واقعێکی شێواو نەکاتن. لە وڵاتانی ئەوروپیش بە هەمان شێوە تاکەکان وشیارن و ئەرچی سەرشانی خۆیان جێبەجێ دەکەن بۆ دیاریکردنی بەرپرسانی داهاتویان. لەبەرەوە بەڕاستی زۆر گرینگە لە وڵاتی ئێمەدا لە ڕابردوو پندوەر بگرین و ئەوانەی کە گلەیان هەیە ئەوانەی کە ناڕازین ئەو 4 ساڵە دەرفەتێکە بۆ ئەوەی کە گۆڕانکاریەک بکرێتن لە سیستەمی حکومڕانی و ئەوانەی کە خزمەتی ئەو وڵاتیان نەکردووە ئەوەش دەگەڕێتەوە سەر ڕۆشنبیری و بەرچاوساغی خەڵکەکەمان. بەڵێ کەواتە مامۆستا مەڕوان گۆڕانکاری بەکێ و چۆن نەکرێت؟ ئایا کاتێک هاوڵاتیان دەنگدەران ڕووکەنە سندوقەکانی دەنگدان و دەنگ بدەن دەتوانن گۆڕانکاری بکەن یان هەر کەسێک لە ماڵی خۆی بڵێ کوڕە جا بۆ دەنگی من چییە بێت وەڵا هیچ لە ینی بابەتەکە و لە مۆزوعەکە ناگۆڕێت؟ ئەمە قسێکی دروستە؟ کاک دانانەک دروستنی هەر لە ڕووی شەرعیشەوە پێچەوانەی شەریعەتە. ئەمن 4-5 خوای پەروەردگار 4-5 نمونەی باس کردوون کە موسڵمان نابێ بێلایەن بێ بە تایبەتی ینی من باسی هەڵوێستی ئیمانی موسڵمانان دەکەم. یعنی ئەو بێلایەنی و گۆشەگیریە لە شەریعەتی ئێمەدانیە. خوای پەروەردگار تەبارەک و تەعالا لە سوورەتی یاسیندا تەماشەکە
خوای پەروەردگار سێ پێغەمبەر دەنێرێتن بۆ گوندێک کە باوەڕیان پێناینن پیاوێک لەو لای کە تازە موسڵمان بووە لە خۆی ناوەشینێتەوە کە بەبێ مووقیفی دانیشێت و هەڵوێستی نەبێ کە ڕوحی خۆشی لەسەر دادەنێ خوای پەروەردگار دەفەرمێ وجاء من أقصى المدينة رجل يسعى قال يا قوم اتبعوا المرسلين يعني دفاع لبيغمبران دكا عليهم الصلاة والسلام ونصحة آموشگاري خلق كي دكاتن كإيمان دار بن لصورة الكهف دا دو برادر دبن دو باغچیان دبن یەکیان شانازی بە دەوڵەمەندی و بە منداڵ زۆری خۆی دەکا ئەوەی دیکە بێ مووقیف نابێ نسحەتی دەکا ئامۆژگاری دەکا مؤمنی ئالی فرعون يعني کاتێک کە فرعون لە مەجلیسی خۆی دەڵێ دەبێ موسا بکوژرێ عليه الصلاة والسلام بێدەنگ نابێ لێون دەرێ بڵێ دەست لە کڵاوی خۆت بگرە و بانەی باتن دێتە جواب و دیفاع دەکا ئەتەقتولون رجلا أن يقول ربي الله بە هەمان شێوە ئەو مسلمانەی کە گوێبیست دەبێتن کە پلانی کوشتنی موسا دادەندرێ عليه الصلاة والسلام دێ خەبەر بە موسا دەدا بێ مووقیف نابێتن بە هەمان شێوە ئەصحاب السبت کاتێک کە ڕاو دەکەن کۆمەڵە خەڵکێکی بە مووقیف و بە هەڵوێست دیفاع دەکەن و دەڵێن نابێ ئەوە ڕاو بکرێت کە پێچەوانەی شریعەتە پێچەوانەی ئەمر فەرمانی خوایە کەواتە ئەوانەی کە لە ماڵەوە دادەنیشن نەک شەرعی نییە ئەتوانم بڵێم هاوکاری زاڵم و ستەمکار و هاوکاری ئەو کەسانن کە گلەیان لێ هەن لەبەرەوە کاکە داناجیان دامان ناکە هیچ مسلمانێک بەشدار نەبوو لەو انتخاباتە هیچ حزبێکی ئیسلامی بەشدار نەبوو لەو انتخاباتە دوو حزب بەشدار بوون لە انتخابات هەردووچی کافر بوون و هەردووچی بێدین بوون و هەردووچی جوولەکە بوون و هەردووچی نەسرانی بوون پێویستە لەسەر مسلمانان کامە حزب لەو دوو حزبەی کە بێباوەڕن کە نەسرانین کامەیان زەرەریان کەمترە بۆ مسلمانان پێویستە مسلمان بچێت دەنگ بەو بداتن بۆ ئەوی دیکەنێتن زەرەر بە مسلمانان بگەێنێتن ئەوە شریعەتی ئێمەیە و بە تایبەتیش ئیسلام فێری کردوین کە مووقیف و هەڵوێستمانە بێتن نابێ لەو ڕۆژەدا کەس لە ماڵەوە دانیشێ بێ مووقیف بێ بێ هەڵوێست بێتن پێچەوانەی شریعەتی ئیسلامە باش دەست خۆش ئەگەڕێم وڵات کاک جیهانگیر دووبارە بەخێر بیت با لەو پرسیارە سادەیەوە دەست پێ بکەم بەڵام مەبەستم هەیە کە و پرسیارە ئاکەم کە ئەویش ئەوەیە ئایا دەنگدان ئەرکە یان مافە چونکە لە دەستوری هەندێک وڵاتە یا با بڵین بە زۆرین دەوترێت مافە دەتوانیت ممارەسەی بکەیت دەتوانین ممارەسەی نەکەی بەڵام لە ڕۆژگاری ئەمڕۆی هەرێمی کوردستانی ئێمەدا ئەرکە بە بڕۆی جەناب دکتۆر شارەزایەک لە بواری هەڵبژاردن یان مافە بسم الله الرحمن الرحیم زۆر سپاس بۆ بەڕێستان سڵاومان هەیە بۆ سەرجەم بینەران ڕێزیشم هەیە بۆ بەڕێز مامۆستا مەڕوان خۆشحاڵم سەبارەت بە وەڵامی پرسیارەکەت بەڕێز ئەگەر لە وڵاتێکدا بی هەموو خۆشیەکانی ژیان فراهم هاتبێ و هاوڵاتیان هیچ کێشەیەکیان نەبێ وڵاتێکی دادپەروەر بێت ئەو بڵین هاوڵاتیەک تاکێک ئەگەر ممارەسەی مافی خۆشی نەکە و دەنگ نەداشتێکی ئاسایە بەڵام لە وڵاتێکی وێرانی وەکو هەرێمی کوردستان کە ئەگەر دەمی هەر هاوڵاتێک بکەیتەوە هەتا سەر ئێسقان ناڕازیە و هیچ تاکێکی ئەم کۆمەڵگایە لە مناڵێکی تازە لەدایک بووەوە هەتا پیرەمێردێکی 6 ساڵ کە خانەنشینە و موچەکەی نادرێتێ هەمووی ستەمی لێکراوە ناداتپەروەری بەرامبەر کراوە نەعادالەتی بەرامبەر دەکرێت و هەمیشە زوڵ مستەمی بەرامبەر دەکرێت سێندرێتەوە و توانای ئەنجامدانی گۆڕانکاریشی هەیە توانای دەربڕینی هەڵوێست و ئیرادەشی هەیە بە بۆچوونی من بۆ گۆڕانی ئەو بارانانەباری ئێستا لە هەرێمی کوردستاندا خۆی سەپاندووە و بەدەست دوو حیزبی دەسەڵاتداری ستەمکارەوە بەدەست دوو بنەماڵەوە گیری خواردووە گەورەترین ئەرکە لە سەرشانی تاکێکی ئەم هەرێمی کوردستانە کە بچێ ئێرادی خۆی بسەپێنی وە بچێ گۆڕانکاری دروست بکە وە بچێ تۆڵی خۆی تۆڵی چەند ساڵی خۆی لەو دەسەڵاتدارانە بکاتەوە ئەرکێکی زۆر زۆر قورسە و زۆر گرانە و لە ڕووی بابڵی بەرپرسیارەتی و ئەینە لە ڕووی ئەنجامدانی کارێکی ئاسانە بەس ئەرکە لەسەر هەموو تاکێکی ئەم هەرێمی کوردستانە کە بچێ ممارەسەی مافی خۆی کە ڕاستە مافە بەڵام بۆ واقعی هەرێمی کوردستان بۆتە ئەرکێکی حتمی جا بە دەنگێک ئەم گۆڕانکاری جەنابەت باست کرد ئەو قۆڕخکاری ئەم دوو بنەماڵە سیاسیە لە هەرێمی کوردستان لە ماوەی 30 ساڵی حکومڕانیانە کردویانە بە دەنگێک ئەما گۆڕێت بەدڵنیاییەوە گۆڕێت با من هەندێک نمونەوە باسکەم لە ساڵی 1992 یەکەم هەڵبژاردننی هەرێمی کوردستان کرا بۆ پەرلەمان ئەو کاتە پێیان دەوترا ئەنجومەنی نیشتیمانی لە 100 ئەم دوو هێز دەبوون 50 بە 50 وانە 50 بەڵام
هەڵوێستی هاوڵاتیانی هەرێمی کوردستان وای کردووە ئێستا ئەوان زۆرینە نین کە ئاڵم زۆرینە نین بەداتا بۆ دەسەلمێن بۆ نمونە لە دوایین هەڵبژاردننی ئەنجومەنی نیشتیمانی پەرلەمانی عراق با بڵێن لە ساڵی 2021 ئەو هێزەی کە یەکەمی هەرێمی کوردستان بوو لە 2,800,000 دەنگدەر 500,000 دەنگی هێناوە کەویژ لەوانەیە زۆر تێبینی شەبێ لەسەری هێزی دووهەم 300,000 دەنگی هێناوە ئایا 500,000 دەنگ زۆرینی ئەم خەڵکەیە لەبەرەوە دەنگدەر بچێ دەنگ بدە گەورەترین گۆڕانکاری دروست دەکات ئەوەی کە لە ماڵدانیشێ کە ئاڵێ دەنگدان سووری نییە زۆر بەهەڵەدا چووە ئەوەی کە ناچێ واقعەکە وەکو خۆی بەتاڵی ئەهێڵێتەوە من و ئەمسالی من و هەزار ئەو خەڵکەی کە زۆر ناڕازی هەمی بچێ دەنگ بدە ئەمانە زۆر کەمینەن زۆرینە نین خەڵکو بەڕخەم مەسم بۆم باسکردی بەژمارە ئەمە بۆچی دۆسی ناکە جا ئێستا هەموو گەندەڵەکانی ئەم دوو هێزە ئاشکرانە بووە هەموو کەس ئەزانی ئەمانە چین و بای چەندن بەچی وای لێهات غێر بە دەنگی ئەو پەرلەمانتارانەی کە سەر بەوان نین وەنیە بۆ کورسە زیادانی کە ئەنتی دەسەڵات و زیادیان کردو لە هۆڵی پەرلەماندا ئێستا 50 نییە ئێستا مەسەلەن هێزەکانی بەرامبەریان چەندین کورسیان هەیە و ئەگەر هاوڵاتی خۆی بجوڵێنێ هیمەتێکی کەبکە ئەمان زۆر کەمینن زۆر کەمینن ئەوە ژمارەکان قسە دەکەن زۆر باشە مامۆستا مەڕوان یعنی ئێستا چەند ڕۆژێکمان ماوە بە فەرمی ئەوەی کۆمیسیۆن ڕای بگەێنە بچینە نێو بانگەشەی هەڵبژاردنەوە بەڵام وەک دەوترێت لێرە و لەوێت دەبینین تای هەڵبژاردن بە تایبەت ینی ئەوەی زۆر سەیرە دوو حیزبی دەسەڵات و حکومڕانی ئەم هەرێمە ینی ئەوانی زۆر بە خراپی گرتو ینی لە کەناڵە فەرمی و نافەرمیەکان سێبەرەکانی شانەوە تەنانەت کەوتونەتە وێزەی یەکتری ینی بەڕاست ئەمە سیناریۆیە وەکو خۆیان لە کۆنگرە ڕۆژنامنووسەکان چەند جار وتوانە دوای هەڵبژاردن ئێمە پێکەوە دانیشینەوە ئەمە بە بڕای تۆ سیناریۆیە یان ئەمە ماهیتیەوەی حقیقەتی یەکتری دەرەخەن و ئەبێ خەڵک لەم مەسەجە تێبگات بەڕاستی ینی ڕای تۆ لەم بارەوە چییە؟ کاکدانە سیراعی نێوان پارتی و یەکێتی سیراعێکی زۆر لە مێژینەیە و سیراعێکە توانم بڵێم لە پێش هەفتاکانیش ئەو سیراعیان هەبووە و بەردەوامیش بووە ڕۆژێک لە ڕۆژان ئەو دوو حیزبە ئیتیفاقێکی استراتیجیان نەبووە بڵێن وڵا سیناریۆ دەکەن حقیقەتێکە بەڵام ئەوەندەی کە پێکەوەش هاوڕابوون یان پێکەوە هاوپەیمان بوون ئەکەوتونەتە وێزەی خەڵکو و ئەتوانم بڵێم زوڵمیان زیاتر لە خەڵک کردووە لەسەر مەزڵومیەتی خەڵکو لەسەر ستەمکردن لە خەڵک ئیتیفاقیان کردووە بەڵام وەکو هەردوو هێزەکە دش بە یەکن و هەموو سیناریۆیەک دەکەن بۆی کە یەکتر بشتێنن و هەموو پلانێک دادەڕێژن بۆی کە حقیقەتی ماهیەتی یەکتر پیشان بدەن زەرمەندەکەش لەو نێوەندەدا خەڵکە بەڕاستی خەڵک دەبێت لەوە تێبگاتن چی دیکە ئامادە نەبێ نەشەڕی سیاسیان بۆ بکات نەشەڕی سەربازیان بۆ بکاتن و بەدائیل لە کوردستان زۆرن وەکو مامۆستای برا باسی کرد دەبێت خەڵک بە دوای بەدیلێکی ئەسڵەحتر و باشتر و چاکتردا بگەڕێتن و ئەوەی کە ئەوان دەیکەن ئێستا لی دەترسێن ئەوەیە کە یەکتر تۆمەتبار دەکەن بە تەزویرکردنی دەوڵەتانی دراوسێ لە بەرژەوەندی حزبی نەیاریان ینی بۆ نمونە ترسی ئەوەیان هەیە کە دەوڵەتانی دراوسێتە داخۆلی ئینتیخابات بکەن و تەزویر بۆ مقابلەکە بکەن چکۆ لە ڕابردوو هەردووچیان تەزویریان کردووە ئەو لە زۆنی زەر تەزویری کردووەش لە زۆنی سەوز تەزویری کردووە بەڵام ئێستا کە بەغدا بۆ خۆی سەرپەرشتی ئینتیخاباتەکە دەکات ئەو تەزویرکردنە ئەتوانم بڵێم بەرتەسک بۆتەوە و ترسی نهێنانەوەی کورسەکانی خۆیان هەیە بۆی کە یەکتر دەشێنن بۆی کە لەسەر حیسابی یەکتر شکاندنەکەی بەیانی ئەگەر کورسەکانیشان کەم کرد بڵێ نەمانگوت کاکە فڵانکە دەوڵەتە دراوسەیە تەزویری کرد بۆ ئەو لایەنە سیاسیە ئەو حقیقەتێکە سیناریۆ نیە و سیراعێکی زۆر لە نێوان ئەو دوو لایەنەدا هەیە بەڵام بەس مامۆستا مەڕوان جەنابەت فەرمووت لە دەرەوە یەکێتی و پارتی لایەنی دیکە و خەڵکی دیکە هەیە کە خەڵک بتوانێت دەنگی پێ بدات و ئومێدی لەسەر هەڵچنێ بەڵام لە بەرامبەر ئەمەیە دەنگێگێ دەوترێت لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان هەمویان وەکو یەکن فەرقیان نییە ئەم دەنگە دەنگێکی
وەکو بڵێ نەشازە یان قسەی ڕاستێکی تایە بەڕاستی ینی بۆ نمونە گەرێمە کۆمەڵی دادگەری وەرگین جەناوت ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتیە و حیزبیت و ڕۆژانێک ئەندامی مەکتەبی سیاسی بووی پەرلەمانتار بووی سەرۆکی فراکسیۆن بووی ئایا بەڕاست کۆمەڵی دادگەری و لایەنەکانی دەسەڵات فەرقیان نییە؟ کاک داناجیان ئەو قسەی دەسەڵاتدارانە قسەی ئەو دوولایەنە سیاسیە بازاری پێگەرم دەکەن بۆی کە خەڵک بێئومێدکەن چۆن مەسەلەن بە هەمان شێوە ئەو دەنگۆیان خستۆتە ناو شارع و ناو خەڵک و جەماوەرەوە کە دەڵێن کاکە دەنگدان سوودی نییە گۆڕانکاری ناکرێ ئەوە شەر پلانی وانە بۆی کە خەڵک نەچێت دەنگ بداتن چۆن فەرقینیەکە کە داناجیان شەو ڕۆژ فەرقی هەیە یانە نا سارد و گەرم فەرقی هەیە یانە نا بەهەشت و دۆزەخ فەرقی هەیە یانە نا هەمووی فەرقی هەیە ینی کەسێک کە بێتن کۆمەڵی دادگەری بەراورد کا بەو دوو حیزبە زۆر مستەمێکی زۆری کردو بەڕاستی ینی کاتێک کە تۆ تەماشە دەکەی لە ژیانی خۆتدا ژیانی خۆت تەرخان کردو بۆ خزمەتکردنی خەڵکی هەرێمی کوردستان ئەوەی کە کۆمەڵی دادگەری کردوێتی لەو وڵاتەی ئێمە بەڕاستی شتی ناوازەی کردووە لەسەر دوو تەوەر ئیشی کردووە کاک داناژیان لەسەر ڕووی زەقکردنەوەی دینداری و مسلمانیەتی ئەو خەڵکەی کە خۆی بە مسلمان دەزانێتن و احتیفاظکردن بە بەها و ئەخلاق و ڕەوشتە جوانەکانی با و باپیرانمان و تۆخکردنەوەی ڕوحی کوردایەتی و نەتەوایەتی کە لە ئەسڵی دینەکەمانەوە سەرچاوە دەگرێتن بەڕاستی ئەوانە ئەتوانم بڵێم ویسامێکن بە یەخەی کۆمەڵی دادگەریەوەیە بەڵام لە مقابلدا کاکە داناجیان مقابلەکەمان چیان کردووە مقابلەکەمان ینی وەرە هەرچی کە زوڵم مستەمە لەو میلەتە کراوە ینی تەماشەی دینداری و مسلمانێتەکەی کە زۆریان نەک کاڵیان کردوتەوە نەیان هێشتووە و لە ڕووی بەهای ئەخلاقیان نێشتۆ لە ناو کۆمەلگە و مجتەماعدا لە ڕووی چەوسانەوەی خەڵک و جەماوەریان چەوساندۆتەوە لە ڕووی فەقیرکردن و نهێشتنی فرسەتی کار و کەسابەتی لە ناو هەرێمی کوردستان مۆڵەت و ئەتوانم بڵێم فرسەتی ئیشیان بۆ هیچ کەسێک نهێشتۆتەوە ینی تەماشە دەکەی بازاریان مت کردووە کەپ کردووە کە هیچ کار و کەسابەتێک تێدا نەماوە ئەو جا لە ڕووی سیاسیشەوە ڕاستیان بە خەڵکەکەی نەگوتوە کاک داناجیان لەبەرەوە بەڕاستی نەکوەکو یەکنین ئاسمان و ڕێسمان و فەرقە خوای پەروەردگاریش تەبارەک و تەعالا حتا لە ناو ئەهلی کتابیش دەفەرمێ لەیسو سەوا وەکو یەکنین ینی بەڕاستی ئەوەی کە بێتن بڵێ هەموو لایەنە سیاسیەکان وەکو یەکن زوڵمێکی گەورەی کردووە زۆر باشە کاک جیانگیر جەنابە دەتوانم بڵم تەمەنێکی باشی ژیانت لە بابەتی هەڵبژاردن و پرۆسەکانی هەڵبژاردنە سەرف کردو ینی ئەو مۆسپیانەی هەتە بەشێکیان ڕەش بوون من شایەتم کە لەم کاروان و لەم کارایە بوویت بۆ ئێستا مامۆستا مەڕوانیش باسی کرد بۆ کە ئوترێ کۆمسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق هەم لایەنە سیاسیەکان بەڕاست هەم خەڵکیش جۆرێک دڵخۆشی هەیە لە کاتێکا ئێمە خۆمان کۆمسیۆنێکی هەڵبژاردنمان هەیە بۆچی خەڵکو لایەنە سیاسیەکان بە هەڵبژاردنێک کە کۆمسیۆنی عێراق سەرپەرشتی کا دڵخۆشن هۆکارەکەی چییە؟ کۆمسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی لە هەرێمی کوردستان ئەوە بە پێبڕیایی دادگای باڵا جارێ کارەکانی وەستاوە چونکە متمانە لە پەرلەمانی کوردستان و وەردەگای پەرلەمانی کوردستانیش خۆی با بڵێ تەمەنی یاسایی بەسەر چۆ و جارێ کارەکانی ڕاگیراوە بەڵام ڕۆژنەگیرای خەڵک هەروەی پێخۆشتر بوو بەڵێ بستم بێمە سەر ئەو قسەیە هەر خۆی هەڵبژاردننی ئەمجارە کە کۆمسیۆنی عێراق سەرپەرشتی دەکا ئومیدێکی بە خەڵک بەخشیوە یەکەم کۆمیسیارەکان با بڵێ لە سەد یا لە سەدا زاید 50 سەر بە ئەم دوو حیزبە دەسەڵاتە نین ئەوە خۆی کارێکی گەورەیە چونکە زۆر جار تەزویرەکە لە باڵادا دەکرا بۆ نمونە ئەنجامێکیان دەچەسپاند کە واقعی نەبوو ئەویش بە زۆرینی ئەو دوو هێزە دەسەڵاتە بوو ئێستا و دوو هێزە دەسەڵاتە لە کۆمسیۆنە نین هەنی یەک کەسیان هەبێ یان نەبێ زۆر معادلەکە نابڕێ دواتر لە ڕووی تەکنیکیەوە ئەو با بڵێ ڕێوشوێن و میکانیزمانی کە کۆمسیۆنی عێراق با بڵێ بەپێ ئەزمموی خۆمان پیادەی کردووە تا ڕادیەکی زۆر باش تەزویرات و ئەم جۆگەشتانی کەم کردوتەوە ناڵێن تەزویر لە سەد ناکرێت بەڵام ئەگەر سەرنجت دەبێت دوایین هەڵبژاردن ساڵی 2021 هیچ لایەنێکی سیاسی سکاڵایەکی ئەو تۆی نەبوو کە بیسەلمێنێ کە تەزویرات کراوە ئەمە خۆی لە خۆیدا ئومێدێک بە دەنگدەرە بەخشێت چونکە ئێمە خۆمان بەشداری پرۆسی دەنگدانمان کرد
ئەگەر لە بنکەکەشدا ناوتە بێ لە وێزگەکەشدا ناوتە بێ کارتی بایۆمەتریشت هەبێ کە خەیە ناو ئامێری با بڵێ درخستنی ڕاستیەکان عودەی تەحەقق ئەگەر پەنجەمۆرەکە نی خوێندەوە نەدەتوانانی دەنگ بدەیت ئەمە خۆی ئەوە نەبوو کە وەکو هەموو شوێنە خۆتی پیاکەی دەنگ بێ ئەوە نەمابوو ینی هەر کەسێک هەموو زانیاریەکانی تەواو نەبووە و خۆی زیندوو نەبووە نەشوای بۆ دەنگدان کەس ئەتوانین لە شوێنی دەنگ بدە بایەمەتی نەبووانی ئەتوانین دەنگ بدە ئێستا ڕۆژانە هەمووی هەن بە جدیتر و بە باشتریش هەموو دەنگدەرێک بڵێ مردووی سەرقەبرانەکان و چەند جار دووبارە دەنگدانەوە ئەو هاوڵاتیانی کە لە ئەوروپان و ئەوە هیچ نامێنێت ئەوە هیچی نەمەجام پەرلەمانتاریی کوردستان هەیە حەز ناکەم ناوەکەی بڵێن قسەی کەسێکی قسە خۆشە هەموو جارێکە هاتە سەر باسی داتا و دەنگدان و ئەمە ئێوت باسی دەنگدەری زیندوو بۆ مەکەن بن بە دەنگدەری مردوو دەرچووم ینی ئەوەندە باڵی ئێستا بۆ نمونە باشترین بەڵگە لە کۆی مەسەلەن 2 ملیۆن و ئەوەنە دەنگدەری هەرێمی کوردستان 200,000 کەس کارتی بایۆمەتری وەرنەگرتوێتەوە یان با بڵێن لە ساڵی 75 لیستی دەنگدەران بایۆمەتری تازە کردوێتەوە نوێ ڕوودەری هێنەوە ئەمە ئەوە دەسەلمێنێت کە ئەوەی هەیە ئەو زیادەیە هەر نەبووە لە ئەساسە بەس ناوی لە تۆماری دەنگدەراندا هەبوو ینی تا ڕادەیەکی باش تۆماری دەنگدەران پاکراوەتەوە بایۆمەتری نەبێ ناتوانێت دەنگ بدەوە کۆمسیۆنگیر کۆمسیۆن شتێکی کەشی کردو ئەم جارە بۆنە جەنابەت بە فعلی هەیت و ناوت لە تۆماری دەنگدەرانە هەیە بەڵام نەچووی کارتی بایۆمەتری دەربێنی یا تازای بکەیتەوە ئەوی کە وێنەکەی لەسرە کۆمسیۆن ناوەکی لە سجلەکەی دەرە ناڕۆژی انتخابات هەر ناوەکەت نییە لەو سجلەیە ناتوانێت دەنگ بدەمەوە ئەمە باشترین میکانیزمە کارتی بایۆمەتری و لەگەڵ کارتی بایۆمەتری لە کارتی نیشتیمانیش دەبێت پێ بە 20 سەلمێن کەم کارتەی خۆتە پاشان یەک ئومێدی کە هەیە بۆ ئەم هەڵبژاردنەوە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان بەپێی ئەوەی من زانیاریم هەبێ زیاتر لە 300 ڕێکخراوی نێودەوڵەتی و جیهانی سەرپەرشتی ئەم با بڵێ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دەکەن ئەمە گرینگە چاودێری بکەن چاودێریکردنی ئەو ڕێکخراوانە خۆی لە خۆیدا ئومێد بە خەڵک دەبەخشێ ینی گرینگە نەتەوە یەکگرتوەکان وا بڵێن چاودێری ئەم هەڵبژاردنەکە حکوومەتی عراقی هەمووی چاودێری دەکات لایەنە سیاسیەکانی ناوخۆ زۆر زیاترین لەو لایەن دەسەڵاتداران نییە ئەم هەموو لایەنە هەیە لە دەوری دەسەڵاتە ئەمانە هەمووی بریکاری سەرکیان هەیە چاودێری باشیان هەیە چاودێری ڕاگەیاندنیان هەیە چاودێری ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنیان هەیە ئەمە ئومێد چاک بە هاوڵاتیان دەبەخشێ و حەزەکەم هاوڵاتیان با بڵێ بێ ئومێد نەبن چونکە کە هاوڵاتی نەچوو بۆ دەنگدان ئەمە هیچ لە وڵات دەنگی با بڵێ دەسەڵات زیاد دەکات و فەراغێکیش بەجێ دەڵێ بەڕاستی چەند ناخۆشە بڵێن هەموو ئەو هاوڵاتیانی کە ناڕازین لە دەسەڵات ئەوان نەچوون بۆ دەنگدان بۆچی مەسەلەن و پاشان میکانیزمێکی کە هەیە کە زۆر باڵی ئومێدی بۆ خەڵکە بەخشیوە ئەم فرەبازنیەکی ئێستا لە هێمی کوردستاندا پیادە دەکرێت ئەمە بۆ زەرەکەی چی بوو کاکجیانگیر ئەگەر یەک باس نەبوو ئەگەر یەک باز نەبووە زەگەدەکەی چی بوو من گەورەترین لیستی ناو پەرلەمانی کوردستان کە 45 کورسی هەیە بۆ نمونە تاقە 2 پەرلەمانتاریان لە سنووری بازنەی سلێمانی ئەویش بەس نفوسیان سلێمانی ساڵان هەیە کە سلێمانیان جێهێشتووە ینی بە دەنگی پارێزگاکانی دیکە دەنگی ئەم پارێزگایشیان دەبرد ئەزەن مەبەستەکەم ڕوونەیە بە دەنگی پارێزگای دوهۆک خەڵکی کوردستانیان ئەین سلێمانیان بردەوە بۆ نمونە ئێستا حەسڵ کراوە بتێوە نەتەوە پارێزگای دوهۆک ئەمەنە کورسیە مەسەلەن 25 کورسیە هەولێر 32 کورسیە سلێمانی 38 کورسیە هەڵەبجە ئەو قەتیسکردنە وای کردووە کە سلێمانی نوێنەر ڕاستەقینی خۆی هەبێت چیتر کەسێک بە دەنگی مردووی پارێزگای دوهۆک کورسی زیندوی سلێمانی یان هەڵەبجەیان شوێنێکی تر نەبات پاشان ئەم فرەبازنەیە وای کردووە کە پرۆسەکە گەرم گورتگەکات بۆ نمونە کاندیدێک لە سنووری بازنەی سلێمانی بازنەکەی بێتە سەکتوری بشکۆلەتەوە و ئەتوانێت لە کاتی هەڵمەتی هەڵبژاردندا فریایی بەرنامەکەی خۆی بکەوێت و فریای ئیشوکارەکانی خۆی بکەوێت بازنەی دەرەکانی خۆی بگا بە هەمویان بازنەی ئیشەکانی سنوودارتر بوو و بچووکتر بووەتەوە ئەزانێت لە شوێ مەسەلەن کارەکانی بکات ئەو کار لە هەموو کوردستانێک پارچە بوو ئەو بۆ هەمووی بچێت بەستەنە لە شوێنی خۆیدا جوڵەکانی خۆی دەکات زۆر باشە مامۆستا مەڕوان بینە سەر کۆمەڵ لە ڕووی تەکنیکی و لە ڕووی سیاسی و لە ڕووی میدیایی و ئەوەی کە جەنابێت ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی کۆمەڵی بێگومان ئاگاد لە ورد و دروشتی بابەتەکان هەیە کۆمەڵ بە جدی خۆی بۆ ئەم هەڵبژاردنە خۆی ئامادە کردووە لە هەموو ئەو ڕوانەوە کاکە داناجیان کۆمەڵ لە مێژە خۆی ئامادە کردووە بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان هەر بۆیە شۆک و ماوەستا زانجیر باسی کرد
تاکیدی لەسەر سێ بازنەی و فرەبازنەی دەکردەوە لە هەڵبژارنەکان و خوازیاریشم کۆمەڵ کورسیەکانی خۆی بە زیادەوە بێنێتەوە و خەڵک متمانە بە کۆمەڵ بداتن لەبەرەوە کۆمەڵ ئەتوانم بڵێم دەستێکی ئەمینە و پەرلەمانتارەکانی پەرلەمانتاری ئەتوانم بڵێم کارامە بوون لە پەرلەمانی کوردستان و ڕۆڵی بەرچاویان بینی و بە تایبەتی بۆ ئاشکراکردنی ئەو گەندەڵیانەی کە لە ڕابردوو کراون و بەڕاستی ئەوەی کە دۆست و نەیارە شایدی بۆ پەرلەمانتارەکانی کۆمەڵ دەدەن و بۆ وەزیرەکانی کۆمەڵ دەدەن کە لە حکومەتدا بوون ڕۆڵێکی بەرچاویان بینیوە توانیویانە شوێن پەنجەی خۆیان لە دەوڵەتداری لە کاری پەرلەمانی بەجێ بێڵن و خوازیاریشم ئەو هەڵبژاردنە گۆڕانکاریەکی نەوعی دروستکاتن ئەو گۆڕانکاریە نەوعیە وا بکاتن کە گۆڕانکاریەکە لە مەسلحەت و بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستان دابێتن. سیاسی کاریگەری سەرگۆڕەپانی هەرێمی کوردستان خۆشحاڵن بەوەی کە کۆمیسیۆنی هەڵبژارنەکانی عراق سەرپەرشتی ئەم پرۆسەیەکە وەک کاکجیانگیریش ئاماژەی پێکرد کۆمەڵک وردەکاری و کۆمەڵێک تەقەنی باش لە بەردەستی ئەوانە هەیە ئێوە ژوەکو کۆمەڵ بەم بابەتە خۆشحاڵن. مامۆستا مەڕوان لەوە چێ پەیوەندیمان زۆر باش. مامۆستا مەڕوان گوێبیستی پرسیارەکەی من بوویت؟ ئەگە بۆم دووبارەکەیتەوە مەمنون دەبم. وتم ئێوەش وەکو کۆمەڵ وەکو هێزێکی کاریگەری گۆڕەپانەکە خۆشحاڵن بەوەی کە کۆمیسیۆنی عراق سەرپەرشتی ئەم پرۆسەیەکەوە کاکجیانگیر باسی لە هەندێک وردەکاری کرد و ئەو تەقەنی کە لە بەردەستی کۆمیسیۆنی عراقی شاهێت بێگومان لە بەردەم کۆمیسیۆنی هەرێمی کوردستانە نییە. بەڵێ من کاکدانە من خوازیار بووم کۆمیسیۆنی سربەخۆی هەڵبژارنەکانی کوردستان لەو ئاستە و لەو متمانە دابایە کە ئەو سەرپەرشتی کردبایەوە هەموو لایەکمان کۆک باینە لەسەری بەڵام بەداخەوە ئەو حیزبایەتی و ئینتیمای حیزبی وای کردووە کە خەڵک هەموو تەمەنا بکاتن کە لایەنێکی دەرەچی بێتن سەرپەرشتی بکاتن و لایەنێکی تر سەرپەرشتی بکاتن بەڵێ بە خۆشحاڵیەوە کۆمەڵ خۆشحاڵەوەی کە کۆمیسیۆنی سەربەخۆی هەڵبژارنەکانی حکوومەتی فیدراڵ سەرپەرشتی هەڵبژارنەکە دەکاتن ئەوەش بەڕاستی بۆ ئەوەیە کە هەم سجلی ناخبین پاکتر بێتن و هەم مەودای تەزویر کەمتر بێتەوە و دەستکاریکردنی نەتایج کەمتر بێتەوە و خوازیاریشم ئەو هەڵبژارنێکی نەوعی بێتن و گۆڕانکاریەکی جەزری دروستکاتن لە هەرێمی کوردستان. زۆر باشە. کاکجیانگیر ینی بەشداریکی کارایی دەنگدەر ینی ئێستا جەناب داگەداری لە کۆتا هەڵبژارنی پەرلەمانی کوردستان بەو هەموو زەخت و زۆری کردیان وەک باسەکراتانی ئۆڕۆ لە 125 خەڵک چوو بۆ دەنگدان بەڵام دوایی باز لەوە کرا کە شێوازێکی گشتی نزیک لە 135 کابێ لە 165 نەچوو بۆ دەنگدان ینی ئەم دەسەڵاتێکی ئێستا لە هەرێمی کوردستان خەڵک بەڕێوە ئەبا لە 165 ئەسڵ هەر دەنگی پێ نەیاوە لەم لە 135 ئەم دەنگانیان هێناوە ئەگەر ئەم جارە ئەم لە 165 بچێ بۆ دەنگدان و دەنگ بدا بە لایەنەکانی دەرەوەی پارتیویچێتی چیە گوزەرێ؟ خۆی گەورەترین کارەساتەوەیە کە تۆ باس کرد لە 160 و ئەوەندەی خەڵک نەچۆ بۆ دەنگدان ئەمە کارەسات ساحەش خۆتکردنە بەڕاستی بۆ ئەوان بە زەخت و زۆری خۆیان دەنگدەری خۆیان ئەنێرن بۆ دەنگدان بەڵام لایەنەکانی دیکە ناتوانن ئەو زەخت و زۆرە بکەن وانە ئەو زەخت و زۆری ئەوان لە چیەوەیە؟ بۆ نمونە ئەوان تۆماریان کردووە موچە بە کارمەندەکانی بەڵێ بم کارمەندی گشتی ینی فەرمانبەری حکومیەت ئەو موچیان کردو بە کارتی فشار ساڵانی وابردوو بیرمە فشاریان لە هەوڵاتی بەسە زمان و داماوە کرد کۆبوونی خۆراکەکەی لێسەندەوە ینی هەتا هیچ ئەسڵی نییە مە دووە دەرەسە خۆیان ڕاگرتووە دوو دەرەسەوەیان کردوجا باشە جا بۆ موچە خۆرەك لە موچەکەی بترسێ بۆ کاکجیانگیر من حەزەکەم ینی شارەزایکی بۆ هەڵبژاردن کە زانێت چێ دەنگی بچێەوە فەرمانبەرێک بترسێ لەوەی کە
دەنگ بدا بە ئەلیفنیدا بەبا هەرگیز کەس نازانێت کەس دەنگەدا بچێ هەرگیز کەس نازانێت هیچ کات بەڵام ئەمان ویان خسۆتە بابڵی مشکی خەڵکەوە پروپاگەندە درۆ دووەزان ئەڵێ درۆ کاتە ئەڵێن ڕاست دەکە هەر پرۆسەیەک هەر ڕۆژاردنێک بۆ کۆمەڵ درۆ خۆیان هێشتۆتەوە ویان خسۆتە مشکی خەڵکەوە گە دەنگ بە خۆمان نەدەن ئەیزانین و ناومان تۆمار کردو و دەقە و سانێکی ئێزانین و پەنجەمۆری ئێزانینەکەوانی ئەمەمەی دوورە لە ڕاستیەوە بەڵام لە 65 ناڕازی بەڵاستی بچێ دەنگ بدا هێزی غێری ئەوان سەربخە ئەمە گۆڕانکاری زۆر گەورە دێنێتە ئاراوە زۆر بەلام وەسەیە هاوڵاتیەک تا سەرسخان ناڕازیە بەڵام ئەڵێ هیچ گۆڕانکاری دروست نایە بە دەنگدان بە پێچ ئەی بەچی دروست بێت یعنی دەنگ نەدەین چی بکەین هەڵبژاردن نەکەین چی بکەین یەکتر کوژین هێزەکان ینی لایەنە سیاسیەکان بەهێز پاکتاوی یەکترکەن ڕۆڵی و خەڵکە بن بەکوشت ئەوە ناکرێ بەڕاستی ئللا ماوەتەوە سەر ئەم پرۆسە سیاسیە دیموکراسیە مەسەلەن شارستانی نوێگەریە کە هاتوۆتە ئاراوە ئەمە باشترین باوڵی فاکتەرە بۆ گۆڕانکاری دروستکردن و هاوڵاتی خۆی وشیار بێ باشترین هۆکارە بۆ دروستکردنی گۆڕانکاری بۆ کردنەوەی دەریخێری لەم کۆمەڵدایە ئێستا وڵاتان بۆ پێشکەوتن هاوڵاتی وشیارە ئەزانێ 4 ساڵ دەنگی داوە بەلایەنێک بە کەڵکی نەهاتووە ئەچی گۆڕێت لایەنی کتری هێنتە پێشەوە ئەچێکانی دیکتری هێنتە پێشەوە بەڵام بەداخەوە لای ئێمە تا بکرێ ڕۆحی گۆڕانکاری و مقاومە و ڕۆحی مەبڵی جوانترکردنی باگدۆخ ئەکوژن ئەیکوژن ئەمەی کە ئەم پرۆپاگەندەیە هەیە جا بچی و نەچی وەکو یەکگوایە هەستڵم وانە هەتا کاک جیانگیر ینی ئەو لە 1965 کە نەچوە بۆ دەنگدان لە ماڵەوە دانیشتووە دوجار ئەوەی کە دەرچووە بە دەنگی لەو لە 1935 حکمی ئەویژەکە یاسا بۆ ئەویش دەرەکە و ناچاری پێشەوە پابند بێ ئێستا مەکو مامۆستا مەڕوان لە سەرەتای بابڵی بەرنامەکە ئاماژەی بە هەندێک فەرمودەی قورئانی پیرۆز و ئەمانە کرد بەس وەرە بهێنە بە چاوی خۆت کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی من بات يا من أصبح ولم يهتم بأمور المسلمين فليس منهم هەر کەسێ شەو ڕۆژ بکاتەوە بەڵام گرنگی بە ژیانی مسلمانان نەدا لەوان نییە ئەنی تۆ بیکەرەوە بە دەنگی من خۆشگوزەرانی بێتە ئارەوە بەڵام من نەچم کەمتر خەمی بکەم لەوێ بی یا لەوێ نەبی یاسا بۆ تۆ دەگەچێ پێشەوە پابندی توانێت هیچی مقاومەش لەبەرەوە بوونی خەڵکی دڵسۆز بۆ کۆمەڵگا زۆر پێویستەوەش بەچی ئەبێ بە بەشداری و مشارەکەکردنی زۆری هاوڵاتیان بۆ دەنگدا باش مامۆستا مەڕوان ئەم ساڵی 2024 ئەتوانم وڵا هاوکاران وەڵەن پچراوە پەیوەندیەکانمان کاک جیانگیر یعنی پرۆسەی جیاکردنەوەی دەنگەکان جاران لە عراقا بەس بە شێوازی ئەلکترۆنی بوو خەڵک زۆر ئەترسا لە فلاشەکە و لە ناردن و لەوانە خۆت زۆر ینی باش تێشارەزایت و ئاگاداری چی ڕوویەدا بەڵام ئێستا بە بڕیاری دادگای فیدراڵی هەم بە ئەلکترۆنیە ئەم پرۆسەیە هەم لەناو وێستگەی دەنگدانە سندوقەکان هەڵەبچڕێ بە دەستیش جیا ئەکرێتەوە و وەکۆ لە عەد و فەرزەکرێ ئایا گرنگە هەم بە ئەلکترۆنی بێ هەم بە دەستی بێ ئەمەش میکانیزمێکی زۆر باشە بۆ گەڕانی ئومێد بۆ دەنگدەر و بۆ هاوڵاتی بڕواتان بێ لە سەرەتایی بابڵی پرۆسەی هەڵبژاردن لەم وڵاتەیە هەموو بەرهەمەکە لە کاتی جیاکردنەوە بژانی دەنگەکانە بەڕاستی ئەچنرایەوە وە زۆرەکانیش گرنگ چێ بۆت ئەبژێر بزەوت گرنگ نییە چێ انتخاباتەکە بە بەڕێوە گرنگەوەی چێ بۆت ئەبژێری و عەد و فەرزیەکە هەتا بەدەست بوو بەڕاستی زۆر نیگەران بووین چونکە ئەمەدە نەقلی فۆرمەکان هەبوو لە فۆرمی ژمارە ئەوەندە بوو ئەوەندە لەو نەقلانەیە دەسەڵات زۆر دەستکاری ئەکرد چونکە چاودێری کەمتر بەسەرەوە دوایی جارێک بوو بە ئەلکترۆنی ئەمە باڵێک گلوزێکی زۆر کە منشکێن بە هێزەکانی دەوڵات کەوت کە ئەویش لە ڕێی فراژبیمەریەوە ئەمە باڵی سەرچاوی ئەو تەزویراتە بوو کە وای کرد دوایی پەرلەمانتاران دوایی هاوڵاتیانی بەڵێن وڵاتە ناوەڕاست و باشوور لە وڵاتی لە عێراقدا خۆپیشاندانی میلیۆنیان ساز کرد تا هەموو یاساکانی هەڵبژاردنیان هەموار کردەوە هەتا هەموو گۆڕانکاریەکانی هێنایە پێشەوە ئێستا فرسەتێک هاتوۆتە پێشەوە ئەم جارە لە ناو وێزگەی دەنگدانە جگە لەوەی کە بە ئەلکترۆنی ئەبژێدرێ و هەموو بریکارێکی سیاسی بریکاری سیاسی هەنی ئەو کەسەی کە نوێنەری لایەنێکی سیاسیە لە وێزگای ئامادەیە چاودێر ناچاودێر ئەو کەسەیە کە چاودێری یان نوێنەری دەستگایشی ئەعلامیە یا ڕێکخراوێکی کۆمەڵی مەدەنیە بەڵام بریکاری سیاسی بەقووەتە نوێنەری هێزێکی سیاسی هەموو بریکارێکی سیاسی لیستێک لە ئەنجامەکە وەردەگرێت
پاشان هەر لە بەچوی بریکارە سیاسیەکان سندوقا لە بچڕی بەدەستی ئەبژێدرێتەوە بەدەستی ئەبژێدرێتەوە ئەگەر جیاواز بوون ئەگەر جیاواز بوو ئەوەی دەستیەکە ئەبێتە بنەما یعنی تۆ هەم بە ئەلکترۆنی ئەتوانی بۆ دەبژێرن چاوەڵێتی هەمیش بە دەستی چاوەڵێتی لەبەرەوە ئەم بریکاری سیاسی ئەگەر زانی ئەنجامەکە فروفێڵی تیاکراوە توانێت تانە لەدان و سکاڵە لەدانی هەیە توانی ئەنجامەکە ڕاستکاتەوە باش ماوەسا مەڕوان ویستم لێت بپرسم ئەم ساڵی 2024 ساڵی سەرکەوتنی لایەنەکانی معارەزە بوون لە جیهانە یعنی بۆ نمونە من یەک دوو هەڵبژاردن بە نمونە پێڵم لە بەریتانیا و لە فەڕەنسا هەڵبژاردن کرا ئەو لایەنانەی کە باوڵێن حکوومەتیان بەدەستەوە بوو شکستیانە ناو ئۆپۆزیسیۆن معارەزە سەرکەوتن بە بڕوای جەنابەت پێشبینی یەکەیت لە دەی ئەم ساڵیش لە دەی ئۆکتۆبەر لە هەرێمی کوردستان هەمان ئەو سیناریۆی لە وڵاتانی دیکە ڕوویدا لە هەرێمی کوردستانی ڕووبدات و لایەنەکانی دەرەوەی پارتی وێچێتی بتوانن سەرکەوتن بەدەست بێنن کاکە دانەجیان بە تەسەوری من لە مێژە حکومڕانانی هەرێمی کوردستان شکستیان هێناوە و لە مێژە دۆڕاون و لە مێژە ئیفلاسیان کردووە و نەیانتوانیوە لە ماوەی 30 و قسوور ساڵ کە حکومڕانی ئەو وڵاتن هەموو سەرۆت و سامانی ئەو وڵاتیان لە بەردەستدا بووە کە خەڵکەکەی خۆیان خۆشگوزەرانکەن و خزمەتی وڵاتی خۆیان بکەن و حتا وەکو نمونەیەکی زەق ینی حکومەتێکمان هەیە دوو حزبی دەسەڵاتدار سەرپەرشتی و حکومەتەکە دەکەن و بەشدارن لە هەموو ناخۆشیەکانی ئەو وڵاتە یانێگە تەماشای زۆنی سەوزکەی لەگەڵ زۆنی زرد بکەی ئاسمان و ڕێسمانی فەرقە لە ڕووی خزمەت گوزاریشەوە دەگەڕێتەوە سەر هۆشیاری خەڵکەکە هۆشیاری تاکەکانی کۆمەڵگە و میلەتەکەمان ئەگەر ئەو خەڵکەمان بەڕاستی هەست بە مەسوولیت بکاتن خۆی پێ بەرپرسیار بێتن يعني پێغەمبەر عليه الصلاة والسلام دەفەرمێ من رأى منكم منكرا فليغيره بيده يعني زۆر جا فرموودەکە لێرە بەڵێ زانایان و شرۆڤەکارانی فرموودەناس ڕاوەی دیکەیان کرد بەڵام لێرانە ئەتۆ دەچی بەدەستی خۆت بە قەڵەم يعني ئەو گۆڕانکاریە دەکەی فليغيره بيده يعني چێ هەیە لەوەی کە ئەمڕۆکە لە هەرێمی کوردستانە گلەی نەبێ لە شێوازی حکومڕانی ئەوانە عیلاقەمان بە تاکەکاندانی بەناوەکاندانە بەڵام ئەوانەی کە حکومڕانن ئەوانەی کە دەسەڵاتدارن کاکە هەموو خەڵک گلەیان لێهن لە غەیری بنەماڵەی خۆیان لە غەیری خزم و کەسی خۆیان چاویان چێ بینیوە لە غەیری ئەوانەی کە بە خراپەکانیشیان دەڵێن چاکیان بۆ چێ بووە کوان ئەو هەموو لەشکرەی کە هەمانە لە خەریجەکان لە خەریجی زانکۆکانمان يعني هەموو بەشەکانی تەماشەکە هەمووی کەڵەکەی کردووە يعني تەماشە دەکەی خزمەت گوزاریەکان لە ژێر ئەتوانم بڵێم ئاستی مەطلوب بدانە يعني کارەبامانەوە 30 و قسوور ساڵە تا ئێستانەکە ئەوەندەی کە کارەبای مۆلیدە هەیە کارەبای ڕسمی و کارەبای نیشتیمانیمان نییە خزمەت گوزاری ئاومان بە هەمان شێوەیە جادەوبانەکانمان بە هەمان شێوەیە بە تەسەوری منەوانە لە مێژە کەوتون و لە مێژە دۆڕاون و لە مێژە کۆتاییان پێهاتووە بەڵام بەڕاستی بەرچاوڕوونی و هیمەتێکی ئەو خەڵکەی دەوێتن کە ساڵی 2024 ببێتە ساڵێکی نەوعی ئەگەر ترسی ئەوەشیان هەبێ ئەو خەڵکە بڵێ کاکە وەڵا ئەوانە دەسەڵات تەسلیم ناکەن با شەرعیەتی جەماوەریان دەگەڵدا نەبێ با شەرعیەتی خەڵکیان دەگەڵدا نەبێ با نەڵێن وەڵا خەڵک دەنجی بێ ئێمەداوە خەڵک ئێمە هەڵبژاردووین ئەو کاتەی بازارێکی دیکە دەبێتن و حیسابێکی دیکە دەبێتن زۆر باشە من کاتم هیچ نەماوە بەڵام ئەتوانم یەک دەقە کات وەکۆڵە ئیزافە بکەم بە کورتی وەڵام بەرۆ مامۆستا مەڕوان من نایشارمەوە خۆشتان بیستوتانە و بەرجۆتانەکەوێت لە ناو خەڵکان زۆر جار تۆمەتێک دروست دەکرێت بۆ ئیسلامیەکان دەوترێت ئیسلامیەکان هیچیان پێ ناکرێت وەڵامی تۆ لەم بارەوە بە کورتی وڵای جاگەی ئیسلامیەکان هیچیان پێ نەکرێت ئەلمانیەکان هیچیان نەکردووە ئەمە قەنەعەتم وایە ئەو وڵاتەی ئێمە ئەوانەی کە خەڵکیان فێری هەڵوێست کرد خەڵکیان فێری مەبدا کرد خەڵکیان فێری دەستپاچی کرد خەڵکیان فێری داوێن پاچی کرد خەڵکیان فێری وەفا کرد خەڵکیان فێری خزمەت گوزاری کرد ئیسلامیەکان بوون و ئیسلامیەکان گۆڕانکاری جەزریان لە وڵاتی ئێمە دروست کردووە بە شاهێدی قیاداتی خەڵکی ئەلمانی کە لە لای ئێمە قسە دەکەن ئەڵێ نەگەر ئیسلامیەکان نەبان ئەو وڵاتە بەرەو ئاقارێکی دیکە دەبراوە بەرەو ئاقارێکی دیکە
کە دەچوو لەبەرەوە بەڕاستی ئەگەر لەو وڵاتەی ئێمە خەڵکێکی سەرڕاست و دەمڕاست و داوێن پاک و دەستپاک هەبێ وجودێ بێ خەڵکی ئیسلامیە. زۆر باشە کاک جیانگیر دوا پرسیاریش ئاڕاستی جەنابتەکەم بە کورتی کارتێکی زۆری بایۆمەتری لە بنکەکانی پێدانەوەی ئەو کارتانە تا ئێستش لە هەرێمی کوردستان هەن. جەناب دووکو شارەزایەک لە بواری هەڵبژاردن با بڵێن ڕێنمای چییە بۆ دەنگدەران بۆی کە تەمەەن و کارتانیان پێێمە ناتوانن دەنگ بدەن و تا ڕۆژێکیش پێش هەڵبژاردن کارتانە ئەدرێتەوە خەڵک چی بکا بووی کە و کارتانی وەرگێتەوە؟ وەڵا ئەگەر لە برەی خۆیان ئەویستن من دڵسۆزانە پێیان دەڵێم بەڕاستی ینی تۆ دەستەیەکی خزمەت دەکات دەستەیەک کۆمسیۆن هاتووە کارتێکی زۆر پێشکەوتو و باڵی کۆلەتیکی بەرزی بۆ تۆ دروست کردووە بۆچی بۆ ئەوی ئیرادەی خۆت ینی بکڕیتەوە کەس ئیرادە و لێ نستێنێ کەس ئیرادی تۆ تەزویر نەکە کەس گاڵتە بە هەست و سۆز و عەتف و مەشاعری تۆ نەکە هیچ هێزێ نەتوانێت با بڵێ ئیرادە و بدزێ بۆچی ناچی وەری بگریتەوە وەری بگرەوە ینی لانی کەم ئەوەی کە دڵت پێی خۆشە هەنی ناکرێت لەم هەموو هێزە سیاسیە هیچیانی پێ باش نەبێت لەو هەموو کاندیدە کەسە بەدڵ نەوێ وەڵا ناکرێت مەکارە ساتە بڕۆ کاندید دڵخوازی خۆت هەڵبژێرە بڕۆ بیسەلمێنە کە منیش تاکێکم بە تەنهاش بم شۆڕشێکم پێ دەکرێت بە تەنهاش بم دژی ئەنی ڕوبەڕووی گەندەڵی و کاران دەبمەوە بە تەنهاش بم هەلپەرستان بەڵاسی ئەخەمەزە بڵدانی مێژوەوە ئەوە قسەی منە بۆ ئەو بەڕێزانی تا ئێستا کاتیانوە نەگرتوێتەوە وەڵا من بە شخصی بۆ خۆم 6 کاتژمێر کات ئەوڕم بەس بتوانم دەنگی خۆم دەم بەس ئەچم دەنگی خۆمەدەم کەمی نازانم بە زۆری شێزان دەست خۆش بێ زۆر بەڕێز مەڕوان گەڵاڵی ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی کۆمەڵی دادگەری کە لە سۆرانەوە لەگەڵمان بوو سپاس بۆ جەنابەت ئەو کاتە تەرخان کرد بۆ ئێمە هەروەها بەڕێز جیانگیر ئەحمەد شارەزای بواری هەڵبژاردن سپاس بۆ جەنابیشتان کە لە سۆدیۆ لەگەڵمان بوویت. خۆشەویستان تاڵتێکی نوێی بەرنامەی ئەمڕۆ هەموو لایەک بەخوای گەورە ئەسپەرین کوردستانێکی ئاودان و ئارام خواتان لەگەڵ.